لە سلێمانی ئەمڕۆ چی هەیە؟ بژارەگەر گوێبیستی منی سڵاوت لێبێ. سڵاوتان لێبێ. دیارە سەرەتا دەمەوێت لە ڕۆژی کەشوەوەی شاری سلێمانیەوە دەست پێ بکەم. دیارە لە 24 کاتژمێر ڕابردووە بە تایبەت لە دوای کاتژمێر 8 شەوی ڕابردووانی ڕەشەبایەکی بەهێز ڕووی لە سنووری پارێزگای سلێمانی کردووە کە بەپێی پێشبینیەکانی کەژناسی پارێزگای سلێمانی بێ هەتاوەکو 24 کاتژمێری ئایندەش بەردەوامی دەبێت و ئەمەش یاریدەدەرە بێ یاخود هاوکارە بێ بۆ دابەزینی پلەکانی گەرما لە پارێزگای سلێمانی و دەوروبەریدا بە بەراورد بە هەفتەی ڕابردوو کە هەفتەیەکی تا ڕادەیە گەرم بەڕێکرا لە پارێزگای سلێمانی بۆی چاوەڕێ دەکرێت پلەکانی گەرما بۆ لە نێوان 32 پلەی سیلیزی بۆ 38 پلەی سیلیزیدا دابەزێ بۆیە ئەم با هەتا 24 کاتژمێری دیکەش بەردەوام دەبێت. یەکێکی دیکە لە بابەتەکان کە یەکێکە لە هەواڵە گرنگەکان کە لە 24 کاتژمێری ڕابردوودا بەشێک لە کارمەندانی وەزارەتی ناوخۆی سەر بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی بەهۆی پێنەدان و دواکەوتنی موچەکانیانەوە بەشێکی زۆریان بایکۆتی داوامیان کردووە. ئەمەش بۆ بۆیە هۆی دروستبوونی گرفتی هاتوچۆ بۆ هاوڵاتیان، بەڵام دوای ئەوەی کە وەزارەتی دارایی کاتژمێر 3 پاژنیوەڕۆی دوێنێ بڕیاریدا کە لەمڕۆدا موچەی وەزارەتی ناوخۆدا بەشکرێت دیارە کارمەندانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانیش بایکۆتەکان شکاندووە. ئەمڕۆ لە بەرەبەیانەوەی سەرقاڵی کاری ئاسایی خۆیان لەسەر شەقامەکان وە لە نێو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانیدا. بابەتێکی دیکە کە هەر وابەستە بە دواکەوتنی موچەوانێ دیارە دوایەوەی کە 2 ڕۆژ بەر لە ئێستا یەکێتی مامۆسایانی کوردستان بەیاننامەیەکی بڵاو کردەوە ئاماژەی بۆدا کە ئەگەر بێت و حکوومەتی هەرێم بەم سیستەمەی موچەیە کار لەگەڵ مامۆسایانە بکات لە ساڵی نوێی خوێندندا ئاواجا ئەگەر هەیە و چاوەڕوان دەکرێت کە پرۆسی خوێندن بکەوێت. دیارە کاتێکی دیاریکرایان بۆ حکوومەت دانا و بۆ لایەنی پەیوەندیداردانە کە وەڵامیان باتەوە، بەڵام ئەمڕۆ جارێکی دیکە یەکێتی مامۆسایانی کوردستان کۆ دەبێتەوە و ڕەنگە بەیاننامەیەکی دیکە جارێکی دیکە ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەسەر هەمانەوە بابەتانی پێشووکەویش دواکەوتنی موچە و کەمکردنەوەی موچەی مامۆسایانە بۆ نزیکە لە 175 موچەکانیان کە بەشیکان ئەمەژە بۆ دەکەن کە گرفتی زۆری بۆ ژیانیان دروست کردەوە. یەکێکی دیکە لە بابەتەکان دیارە بابەتێکی ئەمنی و ئاسایشیە لە سنووری پارێزگای سلێمانیدا لە 24 کاتژمێری ڕابردوودا بەهۆی تاقیکردنەوەیە لە سنووری پارێزگای سلێمانی و بە دیاریکراوی لەسەر جوتسایدی سلێمانی دەباشان دیارە هاوڵاتیەک بریندار بووەوە هۆکاری تاقیکردنەکەش تا ئێستا نازانێت، بەڵام ئەو بە پیرۆزانیارانی کە دەست من کەوتووە بەهۆی شەڕ و دەمەبۆڵەوە لە نێوان چەند گەنجێکدا کە لەسەر شەقامەکە لە کاتی لێخوڕی ئۆتۆمبیلدا دووچاری کێشە و گرفت بوون و یەکێکیان دەمانچەی پێ بووە تەقی کردو. دیارە هاوڵاتیەک گەنجێک کە تەمەنی 26 ساڵانە بە فیشەک بریندار بووە. ئەمانە یەک بەشێک لەو بابەت هەواڵانی کە لە سنووری پارێزگای سلێمانیدا خۆشتان دەبینن. ئەمە ڕەشەبا بەهێزەکەی سلێمانی. بەڵێ بژار دەباغ پامنێری ئەناڵتی لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.